پێم وایە با تەحلیل و لێکدانەوە کەشمان لە یەک جیاواز بێ بەڵام دەتوانین و بە بڕوای من پێویستیشە لەسەر ئەم چەند شتەی یەک بگری. یەکەمیان بەرەیەکی کوردستانیە لە کوردستانی ڕۆژهەڵات، نازانم بۆ ناتوانین دروستی کرد. با لێرە نەچینە دەرێ و ڕایگەیەنێ، ئێمە هیچ مانعێکمان ناژڵم تەنیا ئەم پێنج لایەنە بن، جا لایەنی دیکەشی تێخێ. ئێمە هیچ مانعێکمان نییە بۆ ئەوەی کە کەسانێک هاوڕێیانێک کە پێشتر پێکەوە لەگەڵ ئێمە بوون بەڵام جیا بوونەوە بۆ خۆیان حیزب و گروپێکی دیکەیان پێکهێناوە هیچ شتێکیان لەگەڵ ئیمزا بکەین مانعێکمان نییە، بەرەیەکیان لەگەڵ پێکبێنین مانعێکمان نییە و هیوادارین لایەنەکانی دیکە زۆ مانعیان نەبێت. ئێمە سەرەڕای ئەوەی جیاوازی فیکری و سیاسیش لە بینی هەندێک لایەنەکاندا دەبینین، خۆمان و هەندێک لایەنی دیکەدا دەبینین، بەڵام بۆ ئیمزاکردن و هاوکاریکردن لەگەڵ هیچ لایەنێکی دیکە بە هەر ئەندازە کە ئەو پێی وابێ جیاوازی ئیدئۆلۆژیک و فیکری لە نێوانماندا هەیە بۆ ئەوەش مانعێکدا نابین. ڕەنگ بێ هەندێک لایەن هەر لە نێو ئێمەدا ڕەفیقانی قەدیمی خۆبن و جێگای ڕێزیشن پێیان وابێ ئێمە ناسیۆنالیستین. مانعێکی نەخە من ناسیۆنالیست بەجنێ و نازانم، زۆر چاکە لەگەڵ ناسیۆنالیستێک هاوکاری بکەن، سۆسیال دموکراتین لەگەڵ سۆسیال دموکراتێک هاوکاری بکەن، چه مشکلێکیە؟ کۆمۆنیستەکان زۆر جار ئەو کاریان کردووە، فەرموون کاک ئیبراهیم بیکە لەگەڵ ئەو لایەنەی کە بە بڕوای خۆی هەزار شتیشی دەخاتە پاڵی ئەو نەوە هاوکاریانە لە دنیا کراون. پێویست ناکە ئێمە هاو ئیدئۆلۆژی بین، هاو فکر بین، هاو استراتێژی بین، هاو هەموو شتێک بین جا هەنگاوێکی هاوبەش پێکەوە هەڵگرین. ئێمە خاڵی هاوبەشمان یەکجار زۆرە و من خۆم لەو بڕوایدان بینی ئێمە و کۆمەڵی حیزبی کۆمۆنیستی ئێرانیش تەنانەت خاڵی هاوبەش یەکجار زۆر. بۆیە کەوابێ ئەوەڵین کارمانەوە بێ بەرەیەک یاگە ناوی بەرەشی لێنانین بە هەر ناوێکی دی بەڵام ئێئتیلافێکی ئەحزابی کوردی ڕۆژهەڵاتی پێک بێنین.